زاخۆ یەکێک لە قەزا سنووریە سەرنجڕاکێشەکانی سنووری پارێزگای دهۆکە. لە زاخۆ کورد و ئەرمەن و کریستیان و موسڵمان پێکەوە دەژین. مزگەوت و کەنیسا لە نزیک یەکدی دروست کراون. چەندین گوندی کریستیان نشین هەن کە بە پێکەوە ژیانێکی برایانە لەگەڵ موسڵمانان دەژین. دەچینە کۆمەڵگەی بێرسێف کە نزیکەی 23 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای زاخۆ. لەم کۆمەڵگەیە 53 خانەوادەی کریستیان ڕۆژانە ژیانیان بە دروستکردنی کیر و مەرەز بەڕێ دەکەن. ئۆدیشۆ یەکێکە لەو کەسانە. باب و باپیرتما ئەف ئیشەی کرین یعنی جیل بۆ جیلی. ئەف ئیشە مە چی سەنعەتی دی نەبینمە ئەف سەنعەتە هەبی سەنعەتێک تاریخیە و لە باسێمەیە کوردی تاریخی ئەڤەبی. یعنی ئەم وێ سوحبەتتکین بەری قوماش هەبن. کر و مەرەز لە مووی بزنێک دروست دەکرێت کە پێی دەگوترێت بزنە مەرەز. بزنە مەرەز ئاژەڵێکی ناسکە و لە شوێنە زۆر سارد و بەفراویەکاندا بە ئاسانی بەخێو ناکرێن. لە وەرزی بەهاردا مووەکەی لێ دەکرێتەوە و قۆناغ بە قۆناغ کر و مەرەزی لێ دروست دەکرێت. و تێت ششتنێ و شەهکردن و بەچەڕاندن و هەتا ببت دەزی. گاوا ببت دەزی پشتێنگی ئەم دێ دەرکەبین بێژنێ تاین یعنی ڕاچاندن. ئەم دێ تایناخواکین دوایدا پشتی شتاینێ خەلاص بین ئەم دێ ئێن ئێخینە بەرچالێت مالێدا. تشتێک وەکی بێژن ئیشەکەت مالێدا ئافرەتجی ئیشێ ئەفرەتێ هەیە ئیشی پیاوژی تێدا هەیە. يعني أمش فيري بي مرتاحين. إيشي أفراد رستنا شهكرنا قالك جارة هاري كاريامات كد بورنقا قالك رنقي تهين ماموستا وقالك ناوي تهين يتشلو شبكة رنگ هەنا بێنێ کەسکووی هەنا تاوسی تەگولیبی نەوعەکی دیت بێنێ پشپاس نەوعەک بێنێ کاچێتی نەوعەک بێنێ کەڕانی بەکربەگی ئەنواعت شەل و شەبکایت هەین. وعليكم السلام سر شافاك عبد الرزاق وقلب خيراتي سر سرم سر شافا عمو سر سرم والله ابا شيكاجيه امي بوا درسكينو طرن شوخت لاو دركبن وي ممنونين وقلب خيراتن سر سرم او اشكال لقرنو سر شافاهاتن سر شافاهاتن وي سر سرم هاتن سر شافاهاتن هو جوي روجتين روجا ايش مهبت روجا قرم ام بطالبين. ولاي ما ولاي ايوتان وكيل بجن شيني طاري سماوي شيني فبي يعني شين دوسين نوع الشينيات هين بس بتر برايد ما يصورا بتر حشيني طاري كان. عەبدوڕەزاق خەیات لە ساڵی 2002 تاوەکو ئێستا بەردەوام کر و مەرەزەکانی ئۆدیشۆ دەکرێت. بەڵێ کاک عەبدوڕەزاق من ئەف شینەت بۆ تە حازرکردن
6 7 قەلەن بەڵێ بەێ زۆر زۆر جوانە وڵات کرەکەی زۆر زۆر جوان تەنکیشە ئەو مەجموعەیە ئەوە کاتەشی وێرە ئەوانە تقریباً ئەو 12 قسێ تقریباً ئەوانەی داوای کیلومەرز دەکەن بە زۆری دەچنە لای عەبدوڕەزاق چونکە هەموو ڕنگ و جۆرێکی لەلا دەست دەکەوێت. کری مەرەس سێ جۆری هەیە جۆرێکیان زاخۆیە کە ئەوڕۆ زۆر زۆر بەڕەغبەت و جوانم لە کری زاخۆ زیاترینیان شین و زەت سەرف دەبی بەر ئەوجە ئەلوانەکان کە بەس ئەوڕۆ ئەلوانی گەلەگەلک زۆر بووە لە پاش 2003ەوە کری زاخۆی زیاد کەتە بازاڕی احتیمامەکی زیاتری پێدرا جەوهرێکی تایبەتی هەیە ئەو دەمارەی تێدایە کە ئێستاوەی دیارە ئەو دەمارەی تێدا پێ دەگوترێت جەوهەردار لەبەرەوەی زۆر زۆر جوانتر کری مەرگە ئەو جەوهرەی تێدانە و لەبەرکردنیوەش خۆشترە. ئێستا لە کوردستان خەڵک کەمتر کیلومەرز لەبەر دەکات بەهۆی گرانی نرخەکەیان هەروەها بەهۆی هاتنی قوماشی جوان و هەرزان. زاخۆ ئەو ڕۆکە لە 8 وەرەقەی هەیە کری باش هەتا دەگاتە 15-16 وەرەقەش مەرگەش بە دوورینەوە لە 400,000 دیناری هەیە هەتا 700,000 دیناری هەیە کری مەرگەی جوان. لە وەرزی بەهار و بە تایبەت لە مانگی ئازار و لە جەژنی نەورۆزدا خەڵکی ڕوو لە بازار دەکەن بۆ کڕینی جلی کوردی. بەرگ دوورەکان لەم ڕۆژانەدا بەرناکەون چونکە زۆربەی خەڵکی بۆ گەشتەکانیان جلی کوردی لەبەر دەکەن. بارزان محەممەد ڕووداو هەولێر.